سەردانەکەی حەسەن ڕوحانی سەرۆک کۆماری ئێران بۆ بەغدا کۆتایی پێهات. لەم چەند ڕۆژەدا چەندین دیدار و کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسە باڵایەکانی عێراق و گەورە مەرجەعی شیعەکان و هۆز عەرەبەکان بەست و چەندین ڕێککەوتنی استراتیژیان واژوو کرد. لەم سەردانەدا سەرۆک وەزیرانی عێراق هانگاوەکەی ڕوحانی بۆ بەغدا بەبەرز نرخاند. زیارەت الرئيس روحاني سەردانەکەی سەرۆک ڕوحانی بۆ عێراق سەردانێکی زۆر سەرکەوتوو بوو. باز لە کۆمەڵێک بابەت کرا. پەرلەمانتارێکی فراکسیۆنی نەسر ڕادەگەینێت دەبێ عێراق سوودمەندی سەرەکی بێ بۆ هەر سەردانێک و پەیوەندیەکانیشی لەگەڵ وڵاتەکانی تر قایمتر بکە. سەردانی سەرۆکی هەر وڵاتێک بۆ عێراق دەبێت لایەنە پەیوەندیدارەکان تێیدا بەرژەوەندی عێراق لە بەرچاو بگرن و پاشان بابەتی پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵات لە گشت بوارەکاندا بە گرنگ وەربگرن. ئەمڕۆ ئێران بەهۆی ئەو قەیرانە داراییەی کە تێیدا تێدەپەڕێ پێویستی بە وڵاتێکی وەک عێراق هەیە کە لەم بارودۆخە ڕزگاری بکە. اليوم إيران تمر بمرحلة ئەمڕۆ ئێران بە بارودۆخێکی زۆر هەستاتی لە پەڕێ و دەزانین گەماری ئابووری لەلایەن ئەمریکا و وڵاتانی ترەوە لەسرە بۆیە ئەمڕۆ پێویستی بە عێراق هەیە. لذلك اليوم هي محتاجة إلى العراق. شەقامی عێراقی لە کۆتایی سەردانەکەی سەرۆک کۆماری ئێران بۆ عێراق ئەوە بوو کە ئێران دەبێ ڕێز لەگەڵی عێراق بگرێ و بە چاوێکی نزم سەیری ئەم وڵاتە نەکە. إيران تريد أن تجعل من العراق ئێران دەیەوێت عێراق کاتە پارێزگایەکی ئێرانی واش ڕەفتاری لەگەڵ بکات. ئێمە دەبێت ڕوبەڕووی هەر دەستێوەردانێک بوەستینەوە. پاش لێکدانەوەکان ناوەڕۆکی سەردانەکەی ڕوحانی بۆ بەغدا پەیامێک بوو بۆ واشنگتۆن کە عێراق و ئێران لە یەک دەستەدان و هەوڵەکانی کۆمەلگای نێودەوڵەتی ناتوانێت جیایان بکاتەوە. لە بەغداوە نزار عەبدوڵڵا، دەنجی ئەمریکا.